موژدە بە گوێرەی نووسینی مەتتا بەشی پێنجەم. کاتێ عیسا خەڵکەکەی بینی چووە سەر چییە؟ ئینجا دانیشت و قوتابیەکانی هاتنە لای، زاری کردەوە، فێری کردن. خۆزگە دەخوازرێ بە ڕۆح هەژاران، چونکە شانشینی ئاسمان بۆ ئەوانە. خۆزگە دەخوازرێ بە ماتەمداران، چونکە دڵنەوایی دەکرێن. خۆزگە دەخوازرێ بە دڵ نەرمەکان، چونکە دەبن بە میراتگری زەوی. خۆزگە دەخوازرێ بە برسی و تینوەکان بۆ ڕاست و دروستی، چونکە تێر دەکرێن. خۆزگە دەخوازرێ بە بەزەیی داران، چونکە بەر بەزەیی دەکەون. خۆزگە دەخوازرێ بە دڵپاکەکان، چونکە خودا دەبینن. خۆزگە دەخوازرێ بە ئاشتی سازان، چونکە بە ڕۆڵەی خودا ناو دەبرێن. خۆزگە دەخوازرێ بە چەوسێنراوان لە پێناوی ڕاست و دروستی، چونکە شانشینی ئاسمان بۆ ئەوانە. خۆزگە دەخوازرێ بە ئێوە کاتێ خەڵکی ئابرووتان دەبن و دەتان چەوسێننەوە، لەبەر من هەموو بوختانێکتان پێدەکەن. دڵخۆش و دڵشاد بن، چونکە پاداشتان گەورەیە لە ئاسمان، لەبەر ئەوەی پێش ئێوە ئاواش پێغەمبەرانیان چەوساندۆتەوە. ئێوەن خوێی زەوی، بەڵام ئەگەر خوێ سوێریەکەی نەما بەچی سوێر دەکرێتەوە؟ ئیتر بە کەڵشی هیچ نایەت، ئەوە نەبێ فڕێ بدرێتە دەرەوە و خەڵکی پێشێلی بکەن. ئێوەن ڕووناچی جیهان، شارێک لەسەر شاخ دامەزرا بێت ناتوانرێت بشاردرێتەوە. هەروەها خەڵکی چرا هەڵناکەن تاکو بیخەنە ژێر تەشتەوە، بەڵکو لەسەر چرادان تا ڕووناچی بداتە هەموو ئەوانەی لە ماڵەکەدان. با ڕووناچیشتان بۆ خەڵک ئاوا بدرەوشێتەوە، تاکو کردارە باشەکانتان ببین و ستایشی باوکتان بکەن کە لە ئاسمانە. وا بیر نەکەنەوە من هاتووم تەورات یان پێغەمبەران پوچەڵ بکەمەوە. نەهاتووم بۆ پوچەڵکردنەوە، بەڵکو بۆ تەواوکردن. ڕاستیتان پێدەڵێم، تا زەوی و ئاسمان لە ئارادا بێت، پیتێک یان خاڵێک لە تەورات لەناو ناچێت تاکو هەمووی دێتە دی. بۆیە ئەوەی بچووکترینی ئەم ڕاستپاردانە بشێنێت و خەڵکیش ئاوا فێر بکات، لە شانشینی ئاسمان بە بچووکترین ناو دەبدرێت. بەڵام ئەوەی پەیڕەوی بکات و خەڵکی فێر بکات، لە شانشینی ئاسمان بە پایە بەرز ناو دەبدرێت. ئیتر پێتان دەڵێم، ئەگەر ڕاست و دروستیتان لە مالم و فەریسیەکان زیاتر نەبێت، هەرگیز ناسنە ناو شانشینی ئاسمان. بیستوتانە بە پێشینان وتراوە مەکوژە، ئەوەی بکوژێت شایەنی حکوم بەسەردان دەبێت. بەڵام من پێتان دەڵێم، ئەوەی لە خوشی یان براکەی تووڕە بێ دەبێ حکوم بدرێت. ئەوەی بە براکەی دەڵێ هیچ و پوچ دەبێ بدرێتە سەنهەدرین. ئەوەش دەڵێت جێلە دەبێت بخرێتە ناو ئاگری دۆزەخەوە. بۆیە ئەگەر قوربانیت بۆ قوربانگا هێنا و لەوێ بیرت کەوتەوە کە خوشکت یان برات شتێکی لەسرت هەیە، لەوێ لە بەردەم قوربانگا قوربانیەکەت بەجێ بهێڵە و بڕۆ یەکەم جار خوشکت یان برات ئاشت بکەوە. ئینجا وەرە و قوربانیەکەت بکە. خێرا لەگەڵ ڕکابەرەکەت ئاشت بەوە لەو کاتەی لەگەڵتە و بەڕێگاون، نەوەک ڕکابەرەکەت بداتە دەست دادوەر و دادوەریش بداتە دەست پۆلیس و فڕێ بدرێتە بەندیخانە. ڕاستیت پێدەڵێم، لەوێ دەرناچی تا دوایین فلس نەدەیتەوە. بیستوتانە وتراوە داوێن پیسی مەکە، بەڵام من پێتان دەڵێم، ئەوەی بە هەوەس بازیەوە سەیری ئافرەتێک بکات، ئەوە لە دڵی خۆیدا داوێن پیسی لەگەڵ کردووە. ئەگەر چاوی ڕاستت بۆت بووە کۆسب، دەری بهێنە و فڕێ بدە. باشترە بۆت ئەندامێکت لەدەست بچێت لەوەی هەموو لەشت بخرێتە دۆزەخەوە. ئەگەر دەستی ڕاستت بۆت بووە کۆسب،
بێبڕەوە و فڕێی بدە. باشترە بۆت ئەندامێکت لەدەست بچێت لەوەی هەموو لەشت بچێتە دۆزەخەوە. دیسان وتراوە ئەوەی ژنەکەی تەلاق بدات با تەلاقنامەی بداتە دەست. بەڵام من پێتان دەڵێم ئەوەی بێهۆی داوێن پیسی ژنەکەی خۆی تەلاق بدات وای لێ دەکات داوێن پیسی بکات. ئەوەش تەلاق دراوێک بهێنێت ئەوە داوێن پیسی دەکات. دیسان 20تانە کە بە پێشینان وتراوە سوێندەکانت مەشێنە بەڵکو سوێندەکانت بۆ خوداوەند بەرەسەر. بەڵام من پێتان دەڵێم هەرگیز سوێند مەخۆن، نە بە ئاسمان چونکە تەختی خودایە، نە بە زەوی چونکە تەختە پێیەتی، نە بە ئۆرشەلیم چونکە شاری پاشای پایە بەرزە. سوێن بەسەری خۆت مەخۆ چونکە ناتوانیت تاڵێکی سپی یان ڕەش بکەیت. با قسەتان بەڵێ بۆ بەڵێ و نەخێر بۆ نەخێر بێت، لەما بترازێت لە خراپەکارەکەوەیە. 20تانە وتراوە چاو بە چاو ددان بە ددان. بەڵام من پێتان دەڵێم بربەرەکانەی خراپەکار مەکەن، بەڵکو ئەوەی لە ڕوومەتی ڕاستی دایت لایەکەی دیکەشی بۆ شل بکە. ئەوەی ویستی بداتە دادگا و کراسەکەت لێ بستێنێت چاکەتە کەشتی بدەرێ. ئەوەی 1 میل بێگاری پێکردیت دوانی لەگەڵ بڕۆ. ئەوەی داوای شتێشی لێ کردیت بیدەرێ. ئەوەی شتێشی لێت خواست مەیگەڕێنەوە. 20تانە وتراوە نزیکەکەت خۆش بوێ ڕقت لە دوژمنت بێتەوە. بەڵام من پێتان دەڵێم دوژمنەکانتان خۆش بوێ، نوێژ بکەن بۆ ئەوانەی دەتان چەوسێننەوە تاکو ببنە ڕۆڵەی ئەو باوکەتان کە لە ئاسمانە. ئەو خۆری خۆی بەسەر چاک و خراپدا هەڵدێنێ و باران بەسەر پیا و چاک و زۆرداریشدا دەبارێنێت. چونکە ئەگەر هەر ئەوانەتان خۆش بووە کە ئێوەیان خۆش دەوێت چ پاداشتێکتان هەیە؟ ئایا بازگرانیش ئەمە ناکەن؟ ئەگەر سڵاوتان تەنها لە خوشک و برایانتان کرد چی زیاترتان کردووە؟ ئایا بتپەرستانیش ئەمە ناکەن؟ بۆیە ئێوە تەواو بن وەک باوکی ئاسمانیتان تەواوە.